Yani biz burada komple el yapımı, derisi, dikişi, dikimi bile yani kullandığımız iplikte bile bal mumu, iplikleri bal mumuyla mumlayıp ondan sonra dikimi yapıyoruz. Yani tabanında gördüğünüz mesela şu sandalette gördüğünüz bunların bütün üzerindeki motifler, alt taraftaki yan taraftaki dikimler tamamen el yapımı, el sanatı, el emeği, göz nuru. Aşama aşama hayatımda görüyorum çatal. O yaptı zaten Sabri Ben abi. çatal ilk defa hayatımda görüyorum. Şimşir tarak kullanan insanda kati surette saç sorunu olmaz. Elimdeki kaşık yemek yeme kaşığı. Bununla yemek yiyen insanda kalın bağırsak hastalığı, ağız diş sağlığı sorunu olmaz. Şimşir ağacı bakteri almaz ve üretmez. Özelliği bu. Şimşirle zeytinden olan kaşıklardan, yemek yeme kaşıklarından bakteri almaz ve üretmez. هەتا و گەرمە لەبەرەوە چییە پێستما وشکە بێتەوە قژمان وشکە بێتەوە ئەبێ محافظێ بکەین چۆن وا ئەکەین کە قژمانیان پێستمان وشک نەبێتەوە قژمان پێویستی بە چییە پێویستە زوو هەفتەی جارێ هەفتەی دووجار 5 ڕۆژ جارێ حەمامزەیتی بۆ بکەین پێستیش پێویستی بە پارێزگاریکردن هەیە لە وەرزی هاوینە محالۆکەین دژە خۆرێک یان مڕەتیبەوە تا کرێمێکی ڕۆژانە لەژێر ئەساسەکە لێبین بۆ ئەوی کە محافظەی پێستمان بکرێت لا وەرزی هاوینە زیاتر لە وەرزەکانی تر خانمان سەردانی ساڵۆنەکانەکەن یاخود سنتەرەکانی جوانکاری بڵین ئەکەن بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە ئەو کرێمەی کە بەکاریان بۆ پێستیان یاخود ئەو عیلاجانی کە بەکاریان بۆ قژە لەبەرەوەی کوردستان ئاو هەواکی تایبەتی هەیە لەبەر ئەوەی بەهۆی ئەو ئاوەی کە لە کوردستان هەیە کلۆرێکی زۆری هەیە خەڵکی کورد بەدەست هەڵوەرینی قژەوە کێشەی بۆ دروستە بێ ئێمە لە هەوڵێوەین یارمەتیان بین چارەسەرێکیان بۆ بکەین یاخود ڕێنماییان بینێ بۆ ئەو کرێمانی کە بەکاریان بۆ پێستیان لەبەر گەرمای زۆری کوردستان. یەکەم جار سیارەکە دێ بە خێراتنی لێ دەکەین ئەی نێرین لای هەواکەوە لە دوای هەواکە هەوای لێ درێ ناوەکە پاکرێتەوە ئەی نێردرێت سەر ڕەمپا لەسەر ڕەمپاگە بیوێ گاز لە مەچینۆشتەکەی دەین ئەگەر نەشێوەیە بەس بنەکەی شوین و سیارەکە داگن هێنە شوێن سەتحەکە لێرە شوێن و پاکەکرێتەوە و دەرەکرێت دەرەوە لە دەرەوە ناوەکەی پاکرێتەوە سڕێتەوە مەچینەکەی بڵێ کامل گازی لێ درێ ئەگەی خاوەنەکەی بێ کامل گازی لێ درێ تۆ دەمێن گازەکەی پێم ئەمێنە 5 دقەیە 10 دقەیە دوایەوە ئینجا ئاوی لێ درێ کامل پاکرێتەوە ئینجا هێنە درێتە خوارەوە لێرانە کە پاوی لێ درێ مەچینەکەی کامل